مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. ئەم شەو چوینە شانۆیی مەترسی پەمەیی. ئەمە نمایشنامەیەکی کوانیە بوو. کوانیا لە خەڵاتی موپاساندا هەڤڕکی من بوو. جا کوانیا وێڕای ئەو دژایەتی کە دوای ڕاگەاندنی ئەنجامی کێبڕکێکە لەلایەن دەستەی دادوەرانەوە من و ئەوی لێکدی دوورخستبەوە، مەرد و مەردانە دووبلیتی بۆ من و سوزان ناردبوو. هۆڵی نمایشەکە زۆر ڕازاو و جوان بوو. پیاوانی ڕدێن تاشرا و ژنانی شان و ملڕود لە مەیدانی سوور و زەردی لۆجەکان و لا باڵکۆنەکاندا بەدەم جوڵاندنی نەرمی باوەشێنەوە بەدەم سەرلەقاندن و ئاماژەی دەستیانەوە لە جم و جۆڵ و هاتوچۆدا بوون. بۆنی عەترێکی تێکەڵ لە بۆنی هەزاران عەتری ژنانە و پۆدرەی نایاب لە شێوەی هەڵمدا بەرز دەبوو و لە ناو تیشکی سپی شانۆکەدا گێژی دەخوارد. هەمهەمەی بە جۆش و ناسکی قسان لە بینی دەموچاوەکاندا دەسوڕایەوە. من تەمەشای یەک بەیەکی سیمە ئاشناکانم دەکرد. سوزان بە زەردەخەنەوە بە ئاماژەی سەری ئەنگوست یا بە وشەیەکی کورد بەڕاست و چەپدا سڵاوی دەکرد. هێشتا پەردەی شانۆکە لا نەبرابوو کە هەستێکی دزێ و نەنگینی بەغیلی سەر و دڵی گرتم. بەغیلم بە کوانیە دەبر کە توانی بووی ئەم هەموو خەڵکە کۆبکاتەوە تا چەپڵەی بۆ لێبدەن یان فیکەی بۆ بکێشن. بەغیلی ئەوم پێدەبر کە چۆن دوای ئەو کتێبی کە دەستەی دادوەران بەگەنیان نەکردبوو توانیەتی ئەم نمایشنامەیە بنووسێت. بەغیلی ئەوم پێدەبر کە توانە و بەهرەی تایبەتی خۆی هەیە، دەتوانێت پشت بەو بەهرەیە بە مەیل و ئارەزووی خۆی بەرهەمێک بنووسێت. پەردا بەسەر دیمەنێکی هێندە جوان و خاوێن و نوێدا کرایەوە کە من لە ناخی ناخەوە حەپەسا. ئەکتەرەکان بەجلی شاش و تەنک و گران بەهاوە لەسەر شانۆ دەرکەوتن. لەو شەژ پاڵوە ڕووناکیەوە لەو جامخانە سەیرەوە کە ڕۆچ و بە قوڵایی شەوەوە چەند دەنگێک بەرزبەوە. چەند قسەیەکی ئەفسوناوی هونەرمەندانە ئاڵوگۆڕ کران. پیاوێکی گەنجی ڕەنگمسین تا قەراغ سەرچاوی ڕووناکێکە هات و لەگەڵ ژنێکی گەنجی بلورینی پرشنگداردا زۆر بەپەلا کەوتە قسە. لە ناکاوە خەندەیەکی بەرز و شوم و شادی حیوانی قسەکەی ئەوانی بڕی. کۆمەڵێک دەستی لە مەچەکەوە بڕیاگ لە دەوروبەری مندا کەوتنە چەپڵە لێدان. کۆمەڵێک سیمای تاریک کەوتنە جموجۆڵ و هاتوچۆ لێرەوە بۆ ئەوێ و لێوە بۆ ئێرە. ئەمە یەکەمین نیشانەی سەرکەوتنی شانۆنامەکە بوو. ئەمەم پێقود نەدەچوو لێ بەغیلیدا لە ناخەوە دەلەرزیم. سوزان کە لە لای منەوە دانیشت بوو پێدەکەنی و چەپڵەی لێدەدا. منیش لە ڕووی ئەدەب و ئەتەکێتەوە چەپڵەم لێدا. بەڵام وام دەهاتە بەرچاو کە هەموو ئەم خەڵکە لە من هەڵگەڕاونەتەوە. بە تاریفکردن و ستایشی بەرهەمی کەسێکی دی سوکایەتی و حەقارەت بە من دەکەن. خیانەت لە من دەکەن و گاڵتەم پێدەکەن. هەر سەرکەوتنێکی خەڵکانی دی بۆ من وەکو ناکامی و شکستی شەخصی بوو. وەک ئەوەی نەشێت تاریف و ستایشی جەماوەر بەسەر چەند کەسێکدا دابەش بکرێت. وەکو ئەوەی دڵی ئینسانێک ئەوەندە گەورە نەبێ کە جێگای سەدان مەحبوب و خۆشەویستی تیا بێتەوە. لە ناکاوە ئەم بیرۆکەیم بە مێشکا هات کە تەنیا ماوەیەکی کەمم بەدەستەوە ماوە کە لەزەت لا شۆرەت و ناوبانگ ببینم. ئیدی ئەی جەماوەر، بۆچی لوتف و سۆزی خۆت بەرامبەر بە من ناپارێزی؟ هەر کاتێ من با فەرامۆشی سپێردرام و بیر چوومەوە هەنگێ نۆرەی خەڵکانی دیدێت، بەڵام تا ئەو کاتە دێ دەبێ پشت نەکەیتە من. جوامێری خۆت نیشان بدە، تکا دەکەم لەگەڵ مندا بمێنەوە. دەنگی چەپڵە لێدانی حەشیمەتەکە بڕا. دووبارە جەماوەر تەمەشاوانەکە کڕووکەب وریا و گوێقوڵاق وەکو حەیوانی ماڵی بە دیقەتەوە کەوتنە تەماشاکردن. خەریک بوو لە ترس و لە ڕقا شەق بەرم. دەترسام قسەیان وەڵامی تازەی ئەکتەرێک دووبارە ئەم مێگەلە بجوڵێنە و بیهێنێتەوە جۆش و خڕۆش. خۆزگەم دەخواست بەشی دووەمی دیالۆگێک پچڕ و سست و مردوو بێ. جوڵەی ئەکتەرەکان بێتان بێ، لە پشت پەردەوە هەرا و زەنا بەرز ببێتەوە.
لە دڵی خۆمدا بەدخوا و بێپەروا دوعام دەکرد کارە ساتێک بخەومێ پەیوەندیەکانی نێوان تەماشاوان و کارکتەرەکان نمایشەکە بپچڕێنێ و ناڕزایەتی دروست ببێت و من لا کێبڕکێکەدا کە تیایدا بەشدار نەبووم سەرفراز و سەرکەوتوو دەربچم خۆزیێم دەخواست ڕستەیەکی تەوسامێز یان داوەریەکی سەختگیرانم سەبارەت بەم نمایشنامەیە بەرگوێ بکەوێ و لە خۆشییا خەنی ببم بەڵام نمایشنامەکە وەکو سەعاتی میقات کراو دەڕۆی و هەموو تەماشاوانەکانی ئەفسون دەکرد جا من لە جیاتی ئەو ڕەخنە و ئیرادەی کە دەشیا خۆشحاڵم کات گوێم لە چپەی تاریف و ستایشی خەڵکی بوو دەیانوت چەند دڵگیرە چەند جوان چەند ناسکو لە بەردڵانە تەنانەت سوزانیش باسکی گرتم و بە قەناعەتی تەواوتی پێم وایە سەرکەوتنی تەواوی بەدەستێنەوە هیچ وەڵامێکم نەدایەوە هەستم دەکرد تاسە و جۆشی خەڵکەکە سات بە سات بەرزتر دەبێتەوە و من بەسەر کورسیەکەمەوە تلیساومەتەوە و بوومەتەمایی گاڵتە و فرامۆشکراو لا هەموو ئەمەش خراپتر ئەو بوو کە ناچار بووم دان بەوە دابنێم کە کوانیا پیاوێکی بە بەهرە و داهێنەرە کاتێ پەردە بەسەر دوا دیمەنی بەشی یەکەمدا دادرایەوە دەنگی چەپڵە و هوراکێشان بەرز بووە و ڕووناکی کتوپڕ چاوی خستمە ڕیشکە و پێشکە و گێژ و وێژ و بەپەلا ڕام کرد بە هۆڵی جگەرەکێشان لە دواو گوێم لە دەنگی ناسازی دایکەهی بوو کە دەیگوت ئەمە جۆرە پەڕەجوو زمانبازیەکی سەیرە بە شێوازی موسیە شاعیر و نووسەرێکی فەڕەنسی سەدەی 19 لا هۆڵا گەورەکەدا کە بەجامخانەی جۆرا جۆر ڕازا بووە زۆر ڕووناک بوو جەماوەرەکە بە کاوەخۆ هاتوچۆیان دەکرد و هەندێکیان ناسیاوی خۆیان دەبینی و بەدەم پیاسە و باپەلا چاکوچۆنی و خۆشیان لەگەڵ یەکدا دەکرد هەندێک گروپ لە سوچی دەرگاکان وەستا بوون من لە کاتێکدا گوێم هەڵخست بوو تا بزانم چ دەڵێن لە پڕ ڕۆژنامەنووسێک باپەلا بەرەولای من هات پێشتر ئەم ڕۆژنامەنووسەم لە ئۆفیسەکەی پریور بینی بوو دەمناسی دروستکەی ئومێدێک دڵ و دەرونی ڕووناکردمەوە ئەنجام کەسێکە خەریکە بەسرم دەکاتەوە و لەناو ئەم حەشیمەتە زۆرەدا ڕوو لە من دەکات و لەوەیە چەند پرسیارێکم لێ بکات تەماشایەکی نیمچە سەرکەوتوانەی سوزانم کرد بەڵام ئەو هیچ کاردانەوەیەکی نەنوان ڕۆژنامەنووسەکەوتی جەنابی سووریا بمبورە کە دەمەوێت لە پشووی نێوان پەردەکاندا قسەت لەگەڵدا بکەم بەڵام لە مێژە پێوە بووم کە وتوێژێکی ڕۆژنامەوانیت لەگەڵدا بکەم ئیدی وا کەوتە ئەم ڕۆژە مۆڵەتم دەدەی ئەم هەلە بقۆزمەوە بە دەمبزەیەکی میهرەبانەوە وتم فەرموو بە دڵی خۆت